أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر. زۆربەی کەسانی ئێرە لەو حەوشەڕاوەسن برا عەرەبەکانن، کوردەکانە و تورکمانەکانە و هەموو هەتا بەنگلادیشیەکانی تێدای لێکۆن لە هەموو چین و توێژێکەوە، یعنی بەخۆی لەوە دەزانی برایەتیە تەباییە لێرکوانە. هیوادارم ئەم ساڵ و ساڵانی داهاتوومان ساڵی خۆشی و شادی و بەختەوەری بێت بۆ خەڵکی کوردستان و ساڵی بەدی هاتنی ئاواتە گەورەکانمان بیت، ئەو خەونەی کە ساڵانە خەڵکی کوردستان خەباتی بۆ کردووە، قوربانی بۆ داوە، خوێنی بۆ ڕشتووە بێتە دی. گرنگی آوی روژه کیف و خوشیه. عید رمضانش عید اسلامه. دل خود گل بسلمان هم یا خوش کت جارگادی مروانی یا خود جارگادی دست بکینه و سرای کدوب دینو سیاره کدوب کینو دین گلک سیاست مصدر اوا سیاست خراب کردی و جارگادی انسانیت و اسلام دل مدا آوا بد جارگادی ام کن ببینه و دست فقیر و هجاره بگیرید وان روژه دا. ما بيخوش همي ملت كرد همي بسلمان يلي كودو دل خوش بن دل صافي بن باقش بن پشتوانیت اکودو بن دا خازش همي بسلمانات يعني بتايباتي ملت خوي كرد دائما اکودو بگیرن جاوی رحمه بری خوب دنیا اکودو بجاوی مروانیه. هیوادارم من جۆژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک پیرۆزبایانی کە هەموو مسلمانانی جیان و بە تایبەتی کوردستانیانی عزیز دەکەم. هیوادارم هەموو ساڵێک بە خۆشی و جۆژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا. جەژنی لای ئێمە کوداری لای ئێمە کە جەژنی لای ئێمە ئاچین بەیانیان ئەچین نوێژەکەمانەکەین و دوایەوە تەقریبی تا دەوری سەعات 5:30 دانیشین لە 5:30 دەستەکەین بە نوێژی جەژن. جيرانات ما يتعطي خدمته ما يتعطي ما تفعلو مامو بس مامو همي يتعطي از قالك ودن خوشم افرو كرديتنا حوالم كوكوهات يا جشنا ما واز قالك كيف از بدارا بود من کار خوی کری و از عید الهمی برادرت خوب پیروز کم و ام گل برادرات چینه عیدا و یک خدمت خوب مام و خالا متا